داوا لە حیزبەکانەکەم واز لە پارە و منسەب و ئەوە بێن وەکو ئێمە سنگیان بنێن بە گولەوە. بەنیازن چی بکەن چێ بنێرن بۆ ڕۆژئاوا؟ وەڵاهی ئەو وەزای کە لە ڕۆژاوا دروست بووە پێویستەکە هەموو کەسێک مۆقیفێکی پیاوانەی هەبێتە و ئێمە ئەیستا کە کۆبوونەوە لەگەڵ خزمان و عەشایەرەکانەکەین خۆمان ئامادەیەکەین بۆی کەوە دیفاع لەم ڕۆژاوایە بکەین، چونکە ئەزانین خەتەرەکە لەسەر ئەوان نییە، لەسەر هەمووە. تێگەی ئەم داعشانی کە پێیابوون هەر ئەو داعشە کۆنەکان کە تۆ عیلمت هەیە و تۆ ڕۆژنامە نووسی. ئێمەش داوامە لەو عەشایەرانەیە کە ئامادەکاری بکەن بۆ ئەوەی بتوانین هیچ نەبێ بچین یارمەتیەکی ئەو براکوردانەمان بین لە ڕۆژاوا. سەرجەم سەرۆک عەشیرەتەکان ئامادەییان دەربڕیەوە بۆی کە بچونە ڕۆژئاوا و کەسەکانیان بنێرن؟ وەڵاهی من ناڵێم نیان کرد، بەڵام قسەمان لەگەڵ کردوون ئەوانیش ئامادەی خۆیان دەربڕیوە و بە تەماشین دوای ئەم 4 ڕۆژەی کە مۆڵەتە پێیان ئەڵێن جەنگ وەستاوە، دوایەوە مؤتەمەرێکی گەورە بکەین ئەوانەی دهۆک و هەولێریشی تیا ئامادە. داسە چەندێک ئامادەیی دەربڕیوە؟ وەڵاهی لە سا 25 دەری بڕیوە. چەند چەکدار کۆکرێتەوە بۆم بابەتە؟ حدودی ئەوەی کە بەڕێی من 5000 چەکداری کۆکەینەوە. داکدارە کورد لێسادا زۆر یەکگرتووە، تۆ ئەمە چۆن نەبینی؟ خۆی کورد هەروا بووە یەگەی لە مووقیفی کەوێتە سەر مۆزوعی کوردستانیەت ژیانی خۆمان تێگەی ئەم خەڵکی کە ئێمە پێمان ئەڵێن کورد دائیما لە قەومانە یەکتر بووین، بەڵام کە هێتە سەر شوێنەی لەسەر هەندێ مەوزوع ئەوەستین ئەو باسی وەزیرەکە و ئەو باسی گزیرەکە و ئەو باسی نازانم چیەکە و تێگەی، بەڵام کە بێتە سەر ئەوەی کە لێ قەومان بێ هەموویەکی ئەو دیمەنانی کە بینی و چۆن بوو بەلاتەوە؟ بێ قەزابی بڕوان پێەکەی ناڵێم شەو نەخەوتون، بەڵام دائیمە لە مێشتی خۆمان بووە، خاستن ئەو کچەی کە لە بیناکەەوە فرێرا خۆگەی من داوا لە حیزبەکانەکەم واز لە پارە و منسەب و ئەوە بێن وەکو ئێمە سنگیان بنێن بە گولەوە کە ئێمە ئامادەی بووین. خۆ ئامادەی بڕۆین؟ بەتاکید ئەڕۆم، بەڵام چی بکەم عومرەکە تۆزێک گەورە بووە، احتیمالە بکەومە نەک پێشەوە بکەومە ناوەڕاست. خوا تەمەن درێژوی بەلەشی ساڵ بێتەوە. بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئەمە هەڵوێستی بەشێک لە سەرۆک عەشیرەتەکانە کە بۆ پاڵپشتی لە کوردانی ڕۆژئاوا ئەمڕۆ لێرە کۆبوونەتەوە تاوەکو خۆیان یەک بخەن و ئەو کەسایی لە دەوروبەریانە لەگەڵیانە بڕۆن بەرەو ڕۆژئاوا و پاڵپشتی کوردانی ڕۆژئاوا.